لا دیدارێکدا لەگەڵ سایتی ئەلمۆنیتەری کە سایتێکە تایبەتە بە چاودێریکردنی خۆڕەڵاتی ناوەڕاست، نێچیروان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان باسی لە چەند پرسێکی ئەنووکەیی پەیوەست بە هەرێمی کوردستان و ناوچەکە کرد. نێچیروان بارزانی لەبارەی پرسی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمەوە ڕایگەیاندووە وەک کوردێک نەک وەک برازا و زاوایەکی مەسعود بارزانی بە پێویستی دەزانێت بارزانی لە پۆستەکەیدا بمێنێتەوە. لا بەرامبەر هەڵوەستی ئەو لایەنانەی درێژکردنەوەی ویلایەتی بارزانی ڕەت دەکەنەوە، نێچیروان بارزانی وتی با دڵنیاییەوە قسە و باسێکی زۆر لە پەرلەمان و میدیاکان لەو بارەیەوە دەکرێت، بەڵام کاتێک دێتە سەر بڕیاردان لەسەر ئەو بابەتە جیاوازیەکان وەلا دەنرێن و هەمووان بڕیارێکی دروست دەدەن لەبارەی درێژکردنەوەی ویلایەتی بارزانیەوە. لابارەی هەڵوەستی جەلال تاڵەبانی لە بەرامبەر ئەو بابەتە نێچیروان بارزانی ڕایگەیاند لە ئێستادا تاڵەبانی ناتوانێت هەڵوێستی بێت لەو بارەیەوە، دەشڵێت تەنها سەرکردەیەکی لێهاتوو کە بتوانێت هەرێم لەم دۆخە پڕتەنگەژەیە ڕزگار بکات مەسعود بارزانیە و سیاسەتمەدارانی گۆڕان و یەکێتی و ئیسلامیەکان هەمویان ئەوە دەزانن و خەڵکیش ئەوە دەزانێت کە بۆ سەقامگیری کوردستان پێویستە بارزانی لە پۆستەکەیدا بمێنێتەوە. لە وەڵامی پرسیارێکی سایتی ئەلمۆنیتەریدا لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا، نێچیروان بارزانی دەڵێت بۆی گرفتی تەکنیکیەوە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لە ئێستادا مەحاڵە، تیشی لە ڕابردوودا ژمارەیەک ڕێکەوتنیان ئیمزا کردووە کە پێویستە ڕێزیان لێ بگیرێت، دەشڵێت پێشتر نەوتیان فرۆشتووە و لە ئێستادا دەبێت ئەو نەوتە هەناردە بکەن. باوتەی نێچیروان بارزانی بەغدا دەیەوێت با تەواوی نەوتی هەرێم کۆنتڕۆڵ بکات، بەڵام مەحاڵە هەرێم کۆنتڕۆڵی نەوتی خۆی بداتە دەست بەغدا، دەشڵێت ئەوان ئامادەن هەماهەنگی بکەن، بەڵام مافی خۆیانە وەک حکومەتی هەرێمی کوردستان سەر بە خۆیانە و ڕاستەوخۆ نەوت هەناردە بکەن. سەرۆکی حکومەتی هەرێم ڕاشیگەیاند بەغدا 12 میلیارد دۆلار قەرزاری هەرێمە، ئەگەر ئەو بڕەپارەیە بنێرن هەرێمیش دانوستان لەگەڵ بەغدا دەکات. با پێکەنینەوە بە ڕۆژنامەنووسەکەی ئەلمۆنیتەری دەڵێت بەغدا 250 میلیۆن دۆلاری ڕەوانە کردووە. ئەگەر تورکیا نەبووایە حکومەتی هەرێم نەیدەتوانی ساڵی 2014 موچەی فەرمانبەرانی بدا و لە ڕێگەی بەندەری جێیانی تورکیاوە هەرێم نەوتی هەناردەی بازاڕەکانی جیهان کردووە. لە بەشێکی تری چاوپێکەوتنەکەدا سەرۆکی حکومەت باسی لە نیگەرانیەکانی هەرێم کردووە بەرامبەر بە تورکیا لە سەرەتای دەستپێکردنی جەنگی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی و دەڵێت چاوەڕوانی زۆریان لە تورکیا بووە، بەتایبەت کە تورکیا ئامادەی سەربازی و تانک و سوپای لە ناو سنووری هەرێمی کوردستاندا هەیە، دەشڵێت وایان دەزانی کە هەرزوو تورکیا بەشداری لەو شەڕە دەکا و چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بۆردومان دەکات. نێچیروان بارزانی باسی لەوەش کردووە لە سەرەتای هێرشەکانی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بۆ سنووری ئەولێر لەگەڵ هەرێک لە ڕەجەب تەیب ئەردۆغان کە ئەو کات سەرۆک وەزیران بوو و ئەحمەد داودۆغڵۆ وەزیری دەرەوەی ئەو کات کە تا کاتژمێری 3 بەیانی لە پەیوەندیدا بووە، دەشڵێت لە یەکەم 3 ڕۆژی ڕووداوەکەدا تورکیا و کاری سەربازی ڕەوانەی هەرێم کردووە. لەبارەی حەشدی شعبیەوە نێچیروان بارزانی بە ناداتپەروەری دەبینێت ئەگەر بەشداری ئیجابیانەی ئەو هێزە لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش نادیدە بکرێت. بەوتەی نێچیروان بارزانی لە زۆرێک لە ناوچەکاندا حەشدی شعبی ڕۆڵی ئیجابیە بووە، لەگەڵەوەشدا داوا دەکات ئەو هێزانە بەپێی یاسا ڕێک بخرێن.